سەرۆکی حیزبێکی سلێمانی بۆ بانگەشە هەولێر بە شاری لەشفرۆشان ناوزەند دەکات. باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ببورن ڕاپەرە تازەلاوەکەی مام جەلال لا پێناو ڕاکێشانی سۆز و هەستی دەنگدەرانی حیزبەکەی هێرشی کردە سەر شاری هەولێر و بە شاری لەشفرۆشان ناوزەندی کرد. ئەرێ بەڕاست چۆن دەبێت سەرۆکی حیزبێک هێندە نەزان و کاڵفان بێت و بەم زمانە زبرە گوتار بدات؟ لە گەرمەی ڕابگوتندا ببورن مەبەستم گوتارداندا ئەو ڕاپەرە تازەلاوەی کوڕی مام جەلال ئەرێ دیسان لەبیرم چوویەوە گوتاربێژەکەی یەکێتی مەبەستم باڤڵ تاڵەبانییە لە جیاتی ئەوەی بڵێ بورکان لە نێو دڵتاندایە دەڵێت بورهانێک لە نێو دڵتاندایە کە گەیشتە لە سندوقی ئینتیخابات وەکو بورهان بتەقێنەوە. کورە هەرەوەندەش نە سوکاتی بە مام جەلالی باوکی ڕەحمەتی خۆشی دەکرد لە بری بڵێت ئەمری خوای کرد خوا عەفوی بکات دەیگوت خوا عەفوی بکە و ئەمری خوای کرد. جەنابی مام جەلال نەخۆش کەوت خوا عەفوی کە ئەمری خوای کرد. ئەستەغفیرەڵڵا خوا لاماندا لەم هەڵانەی کاک باڤڵ. ئەم بابەتە قسەی زۆر هەڵدەگرێت کوردوەتەنی ئەم برنجە ئاوی زۆر هەڵەکێشێت. باڤڵ تاڵەبانی ئۆخش شکور ئەم جارە ناوەکەیم ڕاست بێت لە گوتارەکەی ئەو سەرۆک حیزبە لە جیاتی بڵێت بانک دەڵێ مابق ببێ بە بانقێک بۆ بنەماڵەیەک. ئەنجاوەرن شتێکی خۆشتان پێ بڵێم ناوەڵا جا من بۆ پێتان بڵێم خۆتان بیبینن بزانن چۆن بە وشەی نێودەوڵەتی ئەڵێ چی چۆن بەکاری دێنێ ناو وڵاتە دەوڵەت نیو دەوڵەتیەکانە. بەداخەوە بۆم هەڵانە ئەها ئەوەشتان با لە کۆتایی نیشان بدەم ئافرەتێکی یەکێتی بەتەمەن ئەمڕۆ بە میدیایەکی یەکێتی گوت بەداخەوە بۆ ئەم یەکێتیە یەکێتەکەی جاران نەما. دایان سڵاو لێبێ چۆن بوو هاتی بۆ کەرنەڤاڵەکە تەوێ چی بەبێ یەکێتی بڵێ؟ هەڵاڵم بەداخەوە بۆ یەکێت ئەو یەکێتیان نەما زۆر بەداخ. کاکۆی پامنێر نەیدەزانی چۆن ماگەکە لە بەردەمی ئالابەرێن. یەڵا تاوەکو بەزمێکی تری کاکە باڤڵمان خۆ حافیز.